روالة برز دكتور سالا عثمان بريطاني وزيري روشنبيري بلا مفكم وبشكشكدني وتاريخ. کاتتان باش ئەم ساڵیش دەستگای میوانەکە ئێمەی لە چالاکیی گرنگ بۆ کردەوە وەک ساڵانی پێشوو شەرەفێوەشی پێبەخشین کە لە خزمەتتاندا چەند پێی پێشکەش بکەین. سەرەتای پێیبەکە بە سوپاس دەست پێ دەکەم بۆ هەموو لایەک بەتایبەت بۆ گەنجە خۆشەویستانی کە لە ڕێی دەستپێشخەریەوە دەیانەوێت هەموونێک بەرجەستە بکەن. سوپاس بۆ لیژنەکان بۆ سپۆنسەرەکان. دوای ئەم دەستپێکە سوپاسیە دەمەوێت سەرنجتان بۆ تایتڵی ئەم چالاکیە ڕاکێشم کە دوو چەمک دوو تێگە لە خۆی کۆ دەکاتەوە کە یەکەمیان لاوە چەمکی دووەمیش بریتێ لە خۆبەخشی جانی خۆبەخشی کە دروشمی ئەم چالاکیەش ئەوەیە کە کولتوری خۆبەخشی لە کوردستان کۆترکەنەوە. بەڕێزان پێشەوەی باسی لاوان و خۆبەخشی و کولتوری خۆبەخشی بکەم دەمەوێت بڵێم گفتوگۆ لە کوردستان بە تایبەت لە نێو گەنجانی ئێمە باش دەستی پێکردووە لێ جۆرێک لە ڕێخستنی دەوێت بە ئاراستەی ئامانجداری و بەرهەمداری. ئەم گفتوگۆیە هەیە دەبێت لە نێو گەنجان بپەڕێتەوە بۆ گەنج و سیاسەت بە نمونە، گەنج و زانکۆ بە نمونە، گەنج و پەروەردە بە نمونە، گەنج و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە نمونە، گەنج و حکوومەت بە نمونە. گەنجان هەر لە نێو خۆیان گفتوگۆ نەکەن. ئەم جۆرە لە گفتوگۆی ئێستا ئێمە دەیکەین زۆر باشە بەو مەرجەی بەشێک لەو پەیوانە سیاسەکان گوێگر بن: پەروەردە، تەندروستی، کۆمەڵایەتی، کولتور، زانکۆکان، نێوەندەکانی بیر، هۆشیاری هەموو بەیەکەوە ئالیکاری کەواتە گفتوگۆ یەکتەرەفە نییە و ئەم مۆنۆلۆگ و خۆدواندنەی ئینسانی کوردی دەبێت بپەڕێتەوە بۆ دیالۆگ و دیالۆگ نەبێت بە دروشم بەقەدەوەی ببێ بە قەناعات بە کولتور، چونکە بەشێکی زۆری ئەدەبیاتی سیاسی کولتوری چواکی لە کۆمەڵگەی کوردستان بریتیە لەم گەنگەشەیە خۆدواندنەی ئێمە خۆمان دەدوێنین، ناتوانین کاریگەری دروستکەین. هەر کورد بۆ خۆی میدیاکەشی میدیای خۆدوێنە، کورد بۆ خۆی نەتەوەیەکی زۆر خۆدوێنە، بۆیە تا ئێستا لەم هەموو ئیمکانێتەی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە تەلەڤیزیۆنێکمان لێ بە زمانی ئینگلیزی، چونکە نەمانویستەوە خەڵک ببینین. منبەرێکی باشمان نییە بە زمانی فارسی، چونکە نەمانویستەوە ئەوانی تر بدوێنین و ئیلا ئاخری بۆ زمانەکانی تریش. بۆیە گەنجەکانی ئێمە دەبێت لە مەودووە گفتوگۆ و دەردەدڵ و خۆندواندەکانیان یەک بکەن بە دیالۆگ، دیالۆجی پەڕنەوە بۆ هەموو بوارەکان، بە تایبەت لەگەڵ سیاسەکان مناقەشەی جدی بکەن. کە دەڵێم مناقەشەی جدی مەبەستم ئەوەیە جۆرێک لە سەراحەت و قەزیەداری بێەوە بێ گفتوگۆکە. قسە زۆرە لەو بارەی و من پێم وایە گەنج و لاو لە کوردستان بابەتی زۆر گرنگە، بەڵام کەم مەقسە لێ کردووە. ئەوەندەی قسەشمان لێ کردووە، دروشمیانە قسەمان لێ کردووە، عاتفیانە قسەمان لێ کردووە، ئینفیعالیانە قسەمان کردووە، حزبیانە قسەمان کردووە. نەهاتوونێتە سەرەوەی گەنج لەم وڵاتە لەکوێی هاوچەشەکاندایە، لەکوێی ژیاندایە، لەکوێی گفتوگۆدایە، لەکوێی بەرهەمداریدایە، بەرەو ئامانجێک هەنگاودەنێ یا لە شوێنی خۆی هەنگاودەنێ. هەنگاوەکانی ئەپەڕتەوە بۆ بەرهەمێک، بۆ نەتیجەیەک، بۆ حاڵەتێک، بۆ فاکتێک. ئایا گەنج لە نێو حزبەکاندا خۆیەتی یان حزبەکەی ڕێک؟ ئایا گەنج لە نێو کۆمەڵگەی مەدەنی گۆڕانی دروستکردیان بەقەت سیاسیەکان لە جێ خۆیەوە بە دڵی سیاسەکان تەواو؟ ئایا گەنج لە زانکۆ توێژینەوەکانی کارێکی ئیزافی کردیان هەر دوێنەی تکرار کردەوە؟ گەنج لە نێو خانەوادەکەی توانی برای خراپەکەی بگۆڕی بەرەو باش و باشەکە بەرەو باشتر و بە باوکی بڵێ ستۆپ، بەڵام بە احترامەوە؟ هەموو ئەمانە مناقەشەی زۆر کۆڵن و هەر ڕەهەندێکەوە بیگری دنیایەک سەرباز، سەرە توێژینەوە، سەرە گفتوگۆ و سەرە سیمینار و سەرە کۆنفرانسی گەورەشی لێ دروست دەبێت. بۆیە پێویستە جارێکی دەبڵێمەوە ئەم خۆدواندنەی گەنجی کورد بپەڕێتەوە بۆ دیالۆگ و شەرمنیش بشکێنیت، ڕێز بەرقەرار بکەین قەینا، احترام زۆر باشە، بەڵام ئەو شەرمنیەش لە حیواردا بشکێنیت و سیاسیەکان بخێنە بەردەم ئەم دیوانکە و بە سیاسەکانی وڵاتی خۆمان بڵێین لە پەرۆشیەوەیەوە ئێمە دەمانەوێت گفتوگۆتان بکەین، لە پەرۆشی نیشتیمانەوەیە ئێمە دەمانەوێت بە ئێوە بڵێین ڕەخنەمان هەیە.
لە بەرەوشی کوردستانەوەیە پێتان دەڵێن نابێ گەندەڵ بن یا ئەگەر گەندەڵی هەیە با چارەسەری بکەین بۆ تا دوایی هەموو جێڕانە بە مەسئولیەتەوە بڵێن بەڵام گفتوگۆیش بکەین لە نەتیجە وڵات نیشتیمان ئینسان کۆمەڵگا سیستەم قازانجێ ئەم بابەتە گرینگە بۆیە ئەوها بە خێرایی دەبێ باسیکە مەجینامانە هەمووی بەڕاستی بەشێک لێوە مامۆستای دیاری وڵاتن بەشێک لێوە گەنجی زۆر وشیاری وڵاتن و ئێوە خۆشەویستی ئەم نیشتیمانن بەمانای ئەوەی لە من باشتر دەرک دەکەن بۆیە دەبێت ئێمە ئاوا مناقەشە لەگەڵ یەک بکەین بۆیە بە خێرایی قسە دەکەم چونکە بەڕاستی بەشێکتان لە من پسپۆترن لە بوارانە خاڵی دووەم تەوەری دووەم چەمچی دووەم کە دەمێت قسەی لێ بکەم مەسەلەی خۆبەخشیەکە ئەمە زۆر بۆ نیشتیمانێکی بێدەوڵەت بۆ کوردستانێک کە هەڕەشەی بەسەر بۆ نیشتیمان و کوردستان و نەتەوەیەک کە بە بەردەوامی دوژمنەکان لە دەورماندا مۆڕەمان لێ دەکەن ئەم گیانی خۆبەخشیە زۆر گرنگە بۆیە جێی دەستخۆشیە لە دەستگای ڕوانگە کە بە بەردەوامی نەک لە تەنجی نیشتیمان چونکە لە نەتیجە نیشتیمان گەورەترە لە حیزب عزەتی ئینسان گەورەترە لە پارە بەداخەوە حیزبی کوردی نەیتوانی ئەم مەفاهیمانە باش بخاتە ناو پەروەردە ئێمە لەمە دووە لەم مناقەشە دروشمیە سۆزداریە ئینفعالی هەمانە دەبێت بپەڕینەوە بۆ مناقەشەیەکی زۆر جدی ئەویشەوەیە ئێمە مناقەشە لە ئاستی ئاسۆیی بگوازینەوە بۆ ئاستی عەمودیەکەی کە دەبێت قۆڵ بینەوە بە ناو مەفاهیم مسەفەکان و شەرم لە هیچ کەس نەکەین بەقەدەوەی ڕێزی هەموو ئینسانەکان بگرین بە دژەکانیشەوە بۆیە ئاوا مناقەشە دەکەین ئاوا قسە دەکەین بۆی بەڕاستی بە گەنجەکانی خۆمان بڵێن ئیتر کاتێوە هاتووە مناقەشەی بەرهەمدار بکەین ئاخر قسەمەوەیە ئێمە کاینێکی بیرکەرەوەی نەک بخۆین ئێمە بەتەنیا ناخۆین بیش دەکەینەوە ئەوانەی بەتەنیا بخۆرن لە بەردەرگەی حزبێکی سیاسی یا لە بەردەرگەی حکوومەت و منەظەمەیەک نابن بە کارکتەری گەورەی وڵاتی خۆیان بەڵام ئەوانەی بیر دەکەنەوە دەتوانن ژیانێکی بە حەقی خۆیان بە باشی بژین چونکە ئینسان شایەنی زۆر باش بژین ئینسان شایەنی باشترین ماڵ و خان و وزەی هەبێت بەڵام کام ئینسان ئەوەی بیر دەکاتەوە یان ئەوەی بەتەنیا بخۆرە من پێم وایە ئینسانی بیرکەرەوە دەتوانێت ژیانێکی باشش دروستکە عزەتی نەفسیش دروستکە مێژوش لەگەڵ دروستکە سوپاس بۆ دەستگای ڕوانگە سوپاس بۆ هەموو ئەوانەی لێرەن زۆرتان هەیە بەخێر بێن بەنای وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە بەردەوامی ئەو پەیامەمان هەیە کە لەکوێ کارێکی چاکە بێ ئێمە لەگەڵیان دەبین لە خزمەتیان دەبین فعلا دەستگای ڕوانگە لەو چەند ساڵی ڕابردوو بە بەرهەم بە تێگەیشتی نوێ بە کۆکردنەوەی تواناکان بە لێکدەستکردنەوەی جیاوازیەکان توانیوێتی وێنەیەکی زۆر باش پێشکەش بکەن سوپاس بۆ سپۆنسەرەکان جارێکیکە ببورن کاتم زۆر کاتتان باش وڵات ناگەمەوە